سڵاو یەکی شەش ڕۆژی جیهانی منداڵانە بەڵام هەر بۆنەیەک نییە یادی بکەینەوە پێویستە لە بیرمان بێ منداڵان مافیشیان لەسەرمانە یەکێک لەو مافانە مافی سەلامەتیە لە کاتی هاتوچۆدا ئایا ئێمە منداڵەکان لە کوردستان لەسەر کۆشی دایک و باوک و خزم و کەسوکاریان دادەدرێن لە پێشەوەی سارە دوا و سارە یاخود لە ناو کورسی تایبەت دادەندرێن کە پێدەگوترێت کارسیت و بوستەرسیت شتێدی سەلامەتی لە ئەمریکا ساڵانە ژیانی 15,000 کەس لە مردن ڕزگار دەکات بەڵام پشتێندی سەلامەتی بۆ مرۆڤی پێگەیشت و گەورەیە بۆ منداڵان پێویستە کارسیت و بوستەرسیت هەبێت لەو راپۆرتەدا زانیاری زیاتر بویستن فەرمونون بەپێی بەڕێوەبەرایەتی نیشتیمانی سەلامەتی هاتوچۆی ڕێگاوبانی ئەمریکا پشتێندی سەلامەتی ساڵانە ژیانی 15,000 کەس تەنها لە ئەمریکا لە مردن ڕزگار دەکات بە جۆرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 1,200,000 کەس بە ڕووداوی هاتوچۆ لە جیهاندا دەمرن 20 تا 25 ملیۆنی دیکەش بریندار دەبن داهێنەر و ئەندازیاری کۆمپانیای ڤۆلڤۆ نیلز بۆڵن ساڵی 1950 پشتێندی سەلامەتی برەو پێدا و بەو جۆرە دایهێنا کە لە 3 جێگاوە ببەسترێتەوە کۆمپانیای ڤۆلڤۆ ڕێگایدا هەموو کۆمپانیاکانی دیکە بەبێ بەرامبەر پشتێندی سەلامەتی بۆ ئۆتۆمبیلەکانیاندا بنێن لە پێناو سەلامەتی خەڵکی پشتێندی سەلامەتی دەبێت لەسەر ئێسکی ڕان و سینگ و شان بوەستێت چونکە لە ئەگەری ڕووداوی هاتوچۆدا ئێسکەکان بەرگێ فشارەکە دەگرن بەڵام منداڵان بەهۆی بچووکیانەوە شتێندی سەلامەتی ڕەنگە بکەوێتە سەر میزڵدان و سەرملیان کەوەش مەترسی مەرگ لەسەر ژیانیان دروست دەکات لە کاتی ڕووداوی هاتوچۆدا ڕەنگە بخنچێن یان زەبری کوشندە بەرهەناویان بکەوێت لە سەرەتای 60ەکانی سەدەی 20دا سەربەخۆیانە هەرێک لە خانمە ڕۆژنامەنووسی بەریتانی جین ئەیمس و ئەندازیاری شارستانی ئەمریکی لیۆنارد ڕیڤکن و پرۆفیسۆری سویدی بێرتل ئالمان کارسیتیان بۆ سەلامەتی منداڵان داهێنا کە هەریەکەیان چیرۆکێکی جیاواز لە پشت داهێنانەکانیانەوە هەیە دەتوانن لێی بکۆڵنەوە دواتر کۆمپانیەکانی دروستکردنی ئۆتۆمبیل دەستیان بە دروستکردنی کارسیت کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت کارسیت ژیانی 170 ئەو منداڵە ساوایانەی لە مردن ڕزگار کردووە کە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون لە کوردستان و عێراق تا ئێستا کارسیت و بوستەرسیت بە یاسا ڕێک نەخراوە و نەکراونەتە پێویستی بۆ سەلامەتی منداڵان لەناو ئۆتۆمبیلدا نابێت منداڵان لەسەر کۆش و باوەشی گەورەکاندا بندرێن یان ڕاستەوخۆ لەسەر کوشنەکاندا بنیشن لە پێناو سەلامەتی منداڵەکانتان ئەو ڕێنماییانە ڕەچاو بکەن و بە دوای ڕێنمایی زیاتریشدا بگەڕێن یەکەم هەرگیز ڕێگەمەدەن منداڵانی تەمەن 12 ساڵ و بچووکتر لە پێشەوەی ئۆتۆمبیلدا بنیشن تەنانەت ئەگەر لەناو کارسیتیشدا بن دووهەم منداڵانی خوار تەمەن 3 ساڵ لە کوشنەکانی دواوە لە ناو کارسیتدا بنێن و باڕوویان لە دواوە بێت نەک پێشەوە چونکە بەرکەوتنی پێشەوەی ئۆتۆمبیل لە کاتی ڕووداودا کاتێک منداڵی بچووک ڕووی لە پێشەوە بێت سەری بەرەو پێشەوە دەڕوات و لاشەی بەهۆی بەستنەوەوە لە جێگای خۆی دەمێنێتەوە بەو هۆیەوە منداڵەکە دەچەمێتەوە و دڕکەپەتکی منداڵەکە دەکەوێتە ژێرفشاری ڕاکێشان کە بەهۆی گەورەی سەری و ناسچی لاشەی ڕەنگە تووشی پەککەوتەی هەمیشەیی بکات بەڵام ئەگەر ڕووی لە دواوە بێت لە کاتی ڕووداودا بە یەکسانی پەستان دەکەوێتە سەر پشت و سەری منداڵەکە و سەلامەت دەبێت سێەم منداڵانی تەمەن 4 تا 7 ساڵان دەتوانن لەناو ئەو کارسیتانەدا بن کە ڕوویان لە پێشەوەیە چوارەم منداڵانی 8 تا 12 ساڵان دەبێت لەناو بوستەرسی دابن و بە پشتێندی سەلامەتی ببەسترێنەوە کە هێندە گەورە بوون پشتێندی سەلامەتی لەسەر ڕانەکان و سینگ و شانیان بوەستێت ئینجا ڕێگایان بدەن ڕاستەوخۆ لەسەر کوشنەکاندا بنیشن خۆگەر دوای 12 ساڵیش پشتێندی سەلامەتی کەوتە سەرمن و میزڵدانیان هێشتا بوستەرسیتەکانیان بۆ بەکاربهێنن جا تەمەنیان هەر چەندێک بێت پێنجەم کاتێک منداڵان لە ناو کارسیت و بوستەرسیتدا دەبەستنەوە با بەرجی ئەستوریان لەبەر نەبێت هەتا بتوانن پشتێندەکە تەواو تونند بکەن تاقیکردنەوەکان دەریان خستووە بەرجی ئەستور ڕێگری لە توندکردنی پشتێندی سەلامەتی دەکات و لە کاتی ڕووداوی هاتوچۆدا ناتوانێت منداڵان بپارێزێت ئەوە بۆ مرۆڤی گەورەش هەڕاستە شەشەم بەتوندی منداڵەکان لە ناو کارسیتەکاندا ببەستنەوە هەروەها کارسیتەکانیش بەتوندی بە کوشتنی ئۆتۆمبیلەکانەوە ببەستنەوە لە پێناو سەلامەتی خۆتان و منداڵەکانتان لە کوشنەکانی دواوە هەر شتێک دابدرێت و نەبەسترێتەوە دەبێتە مەترسی لەسەر سەرنشینەکانی پێشەوەی ئۆتۆمبیل ئامار و تاقیکردنەوەکان دەڵێن ئەگەر یەکێک لە دواوی ئۆتۆمبیل خۆی نەبەستێتەوە مەترسی مەرگ لەسەر سەرنشینانی پێشەوە دوو هێندە زیاد دەکات چونکە سەرەتا کە سەرنشینەکەی پێشەوە بەرداشبۆردەکە دەکەوێت یارباگەکە دەیپارێزێت بەڵام دوایەوە یارباگەکە پوچەڵ دەبێتەوە ئینجا سەرنشینەکەی دواوە کە خۆی نەبەستۆتەوە بەر سەرنشینەکەی پێشەوە دەکەوێت خۆگەر ئۆتۆمبیلەکە لە خێرایی 100 کیلۆمەتر یەکسەر بەهۆی ڕووداوی هاتوچۆوە بوەستێت وەگەوە وایە سەرنشینەکەی دواوە لە بەرزی 39 مەترەوە بەربێتەوە بەسەر سەرنشینەکەی پێشەوەدا بۆیە بەردەوام لە بیرتان بێت کاتێک لە دواوەیەکێک خۆی نەبەستێتەوە وەک بۆمبێکی چێندرا و مەترسیە لەسەر سەرنشینانی پێشەوە
لە پێناو سەلامەتی هەمووان و منداڵان بە تایبەتی وەگەڕکێکی دینی و ئەخلاقی و نیشتیمانی و مرۆڤایەتی تکایە و بابەتە شێر بکە و بینێرە بۆ خۆشەویستانە. بۆ سەلامەتی زیاتر بابەتەکە زیاتر لەوە هەڵدەگرێت کایە تۆش زیاتر لێ بکۆڵەوە.